لکاندنی پەروەردە بە لافا و لادانی ئاو و کەمتەرخەمی و هیچ ئەسڵ و ئەساسی نییە. نەدەکرا ئێوە پێشوەختە پشوو ڕابگەێنن کە زانیتان ئەو باران و تۆفانات چووکە کەشناسی هۆشداری دابوو بە نمونە هەر ئەمڕۆژ کەشناسی هۆشداری داوە ڕەنگە بەیانی دووبانی باران و بلافاوی دیکە بێت. دەست خۆش بێ دیارەوەی کە تۆزێک نیگەرانی بوو لای هەندێک خەڵک ئەوە بوو کە بۆچی پشوو ڕانەگەێنراوە. دیارە خۆ دەزانێ ئەمساڵ بەداخەوە وەک پێویستە لە سەرتاوە وەک ساڵانی پێشوو نەبوو ڕێکارە ئیداری و کارژێڕەکان لە گشتەکانەوە لە پارێزگاوە دابەزێ بۆ قەزا بۆ پەروەردەی قەزاکان. ڕۆژێ پێشەوە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی لەگەڵ پارێزگاری سلێمانی گفتوگویان کرد بۆی بکرێ بە پشوو ئەلحاصل لە نەتیجەیان نەکرا. دوای ئاگادارێ بەراو کرایەوە کە لە سنووری سلێمانی پشوو نییە و داوا ماساییە وە لەمە لەگەڵ ئیداری خۆمانە ڕاوێژێکمان کرد ئەویش جوابی لێمان گێڕایەوە کە پشوو نییە. دواتر ئێمە دەستگایەکمان هەیە کەشناسی هیچ ئامارێکی خەتەر و داتایشی نەدا. مامۆستای بەڕێز جەنابتان لەو کەسانن کە دەستان لە کار کێشاوەتەوە ئەم بڕیارەتان چۆندا و لێرە و لەوێ ینی دەنگۆی زۆر قسەی زۆر لەسەر ئەم بابەتە دەکرێت. منار خۆم پێم خۆش بوو بە دەستگا کێشانەوە خۆم پێم خۆش بوو بەڵام ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین و نیگەرانین و وتادەین و ئەوەیە هەم لیژنەکەمان بەدڵنیە هەم لکاندنی پەروەردە بە لافا و لادانی ئاو و کەمتەرخەمی و هیچ ئەسڵ و ئەساسی نییە. پەروەردەی چەمچەماڵ ئیدارەکانمان مامۆستاکانمان خۆمان باشترین ڕێکارەکانمان گرێتە بەر بۆ یەک مناڵ زەرری بەرنەکەوێت. ئەلحەمدولیلا لە 55,430 لەبەر یەک مامۆستا خوێندکارمان برینداریش نییە بۆیە کەمتەرخەمی نییە. تاوانبارکردنی پەروەردە بەو شێوەیە هیچ نە منتەقە نەوایشە.